لە ناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان قەزای شنگال بۆتە خاڵی ناکۆکی لە نێوان هێزە کوردیەکان لەلایەک و تورکیا و پەکەکە لەلایەکی تر بوونی ململانەی ناوخۆ و ئیقلیمی لەسەر ئەو قەزایە کاریگەری خراپی لەسەر ئایندەی ناوچەکە هەیە. بە میواندارێک لە بەڕێزان لە سۆدۆی سەرەکی هۆشنگ دەروێش ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کورد لە سووریا و نوێنەری ئەنجومەنی سووریای دموکرات لە هەرێم هەروە لە هەولێرەوە بەڕێز شوان شێخ ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان و سەرۆکی لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم هەروە لە لەندەنی شۆبرای محەممەد مامۆسای زانکۆ تاوتوی ئەم پرسە دەکەین. لا سەرەتادا راپۆرتێک دەبینی دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. شنگال ناوچەیەکی ناکۆک لە نێوان پارتی و پەکەکە لەلایەک و تورکیا و پەکەکەش لەلایەکی ترەوە. قەزای شنگال دەکەوێتە باکووری خۆراوەی عێراق و سەر بە پارێزگای نینەوە. بەپێی ئامارەکانی ژمارەی سەرجەم دانیشتوانەکەی قەزاکە زیاترە لە 400,000 کەس. یەزیدیەکان بە ڕێژووی لە 170 زۆرینەی دانیشتوانی قەزاکە پێک دێن و کوردە موسڵمانەکانیش ڕێژەی لە 190 و عەرەبەکانیش لە 110 پێک دێنن. قەزای شنگال لە ڕووی ئیداریەوە سەر بە پارێزگای نینەوایە و 88 کیلۆمەتر دوورە لە شاری مووسڵی ناوەندی پارێزگاکەوە. شنگال لە چوارچەوەی مادەی 140دایە و یەکێکە لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم تاوەکو ئێستاش چارەنووسی لە نێوان هەرێم و بەغدا یەکلا نەکراوەتەوە. لەلایەکی ترەوە شنگال پێگەی بەهێزی جوگرافیە و دەکەوێتە سنووری نێوان عێراق و سووریا و هاو سنوورە لەگەڵ پارێزگای حەسەکە لە خۆر ئاوای کوردستان. دوای داگیرکردنی شنگال لەلایەن داعش و چۆڵکردنی ئەو شارە لەلایەن هێزە کوردیەکان لە مانگی ئابی ساڵی 2014 پارتی کرێکارانی کوردستان پەکەکە هێزەکانی ڕەوانەی ئەو ناوچە کرد. دوای ئازادکردنەوەی شنگالیش لە مانگی 11 ساڵی 2015 ناکۆکی دروست بوو لە نێوان پەکەکە و پارتی لەسەر شێوازی ئیدارەدانی ئەو ناوچەیە. دوای خۆڵبوونەوەی ناکۆکیەکانیش سەرنجام لە مانگی 3 ئەم ساڵ پێکدادانی سەربازی لە نێوان هەردوو لە قەزای شنگال ڕوویدا. بەهۆی ناکۆکی نێوان هێزە کوردیەکانەوە ئێستا شنگال بۆتە سەربازگای هێزی چەکداری پەکەکە و پارتی و یەکێتی و یەزیدیەکانی تێدایە کە ئەمەش مەترسیەکی جدیە لەسەر ئایندەی ناوچەکە. هاوکات ئێستا شنگال بۆتە جێی نیگەرانی تورکیا بۆی بوونی پەکەکە لەو قەزایە و تورکیاش ڕایگەیاندووە ڕێگە نادەن قەندیلێکی دیکە لە شنگال دروست ببێت. پۆرتمانی تورکیا بۆ سەر شنگال بە پاساوی بوونی پەکەکە مەترسیەکی گەورەیە لەسەر ئێستا و ئایندەی قەزاکە. شنگال بۆ پێی هاوسنوورە لەگەڵ خۆر ئاوای کوردستان باخێکی گەورەی بۆ پەکەکە هەیە و خاڵی هاتوچۆی پەکەکە لە نێوان قەزاکە وەرێمی کوردستان و خۆر ئاوایی کوردستانیشە. بوونی ئەم هەموو ململانەیە لەسەر قەزای شنگال ئەومان پێ دەڵێت یەکلاکردنەوەی چارەنووسی ناوچەکە لە نێوان هێزە ناکۆکەکان کارێکی زۆر ئەستەمە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاکۆشنگ بەخێر بێنە دەسێتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین خوێندنەوەی بەڕێستان بۆ هێرشەکانی تورکیا بۆ سەر چیای شنگال و چیای قەرەچوغ لە خۆراوی کوردستان چیەکە ئەم ڕۆژ پێکدادان هەبووە لە ناو هێزەکانی پاراستنی گەر لەگەڵ سوپای تورکیا لەسەر سنووری نێوان خۆراوە و باکووری کوردستان. بەێ زۆر سپاس لای خۆمان و تەسەوری مەتەوان ئەو لەگۆر معتەیاتی بەرچاو ئێستا ینی سەیرەکەن و سیاسەتی تورکیا بتایبەت ئێستا توانم بڵێم ترسی تورکیای هەری گەورە ئێستا ژڕوخواندنی داعشە. ژڕوخواندنی داعش چونکە ئێستا تورکیا زانە داعش بەر و نهایەتی خۆ ئەڕوا ینی داعش ئێستا هەناسی خۆی دوایی لە ڕقە ئەدە. طبعا تورکیا بەری ئێستاژی هەر بەردەوام ئەگەر مەسەیری سیاسەتی تورکیا کردبووە ڕۆژاوا بتایبەت لە کۆبانێ لە سەرێکانیە پاڵپشتێکی
بەردەوام و بەرچاو هەبووی بۆ داعش هەر ئەگەر دقت بدن حملەی دوایی ناوی ئەو حملەی عسکەری ناوی کردبوو درعی فەرات ئەو حملەی درعی فەرات جی دووە ینی ئەو ژی ڕەنگێ محاولەی ترکی بوو بەردەوام گتوانە بچوون ڕۆلک خوێ دە حملەی عسکەری بۆ ڕزگاربوونی ڕقا بکە ئەو ژی هەر فەشەلتیانی بەردەوام هەر لێدوانن سەر ئاستن گەورە مەسەلەن بەرپرسین تورکیا هەبوو ئەمریکا دوێت تێکلی خۆلگەل یەپەکە قەتعکە دەوێت گەل هێزی سووریا دیموقرات قەتعکە ئەلمو یعنی مەبەست دە ئەم تەوقیتدە دە ئەم مەرحەلەدە گداعش یعنی وردە هەر لە مووسڵ و هەر لە ڕقاژی زۆر باشنی جەنابەت پێوەیە ئەمە پەیوەندی بە قۆناغی دوای داعش و نزیکبوون و کۆتایەتی داعش و یاخود پەیوەندی بە ئەوەی کە مەسەلەی بوونی پاکەکەی کە مەسەلەن تورکیا دەڵێ 100 کیلۆمەتر شنگال لە دوورە لە مەسەل لە سووریاوە ڕێگە نادەن قەندیلێکی دیکە لە شنگال دووبارە بێتەوە ئەوە دوێم ئەوە هەیە یعنی ئەو مەترسیژی لای ئەو مەترسیە تورکیاژی هەیە بۆ شنگال بەس یعنی توانە بڵێن سەبەبی سەرەکی ڕۆلی تورکیا دە هەندێ سووریا دە بڕۆشتنی داعش ڕۆلی تورکیا هیچ نامینە تورکیا سووریادا دەورێکی فعالی تازە بڵێ خۆم توانم ڕۆلک خۆی دمەشهدی سیاسی یا تاپلۆی سیاسی لە سووری ئەو دەورە بکەم تازە ئەوەژی نامینە ئەو دەولەت یا بڵێم هەرێمێکی پچکۆلە لە باکووری سووریا بە پاڵپشتی یا بڵێم نەواتی ئەو بنگەهی ئەو ئارتێشەکە و ئەو هەرێمی پچکۆلەکە گشت تورکمان بن چمکۆ نسباکی زۆر تورکمان نییە ژی تا حدێکی کەمن ینی لە باکووری سووریا لە باکووری حەلەب تورکیا هەوڵەکی ئەو تیجاژێدا هێزەکی ئارتێشێکی وتی لە حەلەب دروست ئەەکە بنگەهی ئەو ئارتێشەکەش تورکە یعنی توانن بە کورتایی بڵێن یەکەم ترسی تورکیا ڕۆشتنی داعش ویستی ئۆکسسیجینێکی تازە بدە تا داعش بۆ توانە بە زیندوو ببێ دووەم ترسی داعش هەرج بەردەوامبوونی پێشکەوتنی هێزا سووریا دیموکرات و فیدرالیا باکوور ترسی تورکیا ژە 700 کیلۆمتر ئێستا هێزا سووریا دیموکرات بنگەهی ئەم هێزەکە هێزا پاراستناگەل یەپەکە و یەپەژەیە ئەو حکم سەرە و حدودەکە مەبەستی تورکیا توانێت بە ئەو پێشمەرگێ بناوی ڕۆژ گلێرە دروست بوون و دەبن چەتر و سیوانێ پارتی دیموکراتی کوردستانەیەجی ئەو پێشمەرگەی ڕۆژ خۆمان ئاگادار بوون بەری ئێستا ناکۆکی و گەهشت دەرەجەی شەر ناوی یەبەشێ و ئەو پێشمەرگەی ڕۆژ بوو بەری ماوەیەک ویستی ئەو هێزەکە توانی بە بینە منتیقەی خانەسۆر و سنوون بۆ توانێت بە وردە نێزیکی سینۆری ڕۆژ ئاوا و باشوور دوایی توانێت بە ئەو هێز داخلی ڕۆژاوای کوردستان بکە بۆ تازە تابلۆوەک لەشکەری عسکەری تازە دروست ببە ڕۆژاوا دوو هێز هەیە هێزێک ناوی هێزا پاراستناگەل یەپەکە بە و پێشمەرگەی ڕۆژاوا ئەو پێشمەرگەی ڕۆژاوا توانێت بە بەرامبەری هێزا پاراستناگەل یەپەکەی وەستە ئەو سیناریۆهاتی ترکی هەموو فەشەل ئانی ئێستا ئەم هەنگا ئەم ئێوارە لە منتیقەی دەرباسیە شەڕەکی تازە لە گوندێکی ناوی چەتەلەیە هێزی تورک نێزیک بووە لای حدود هێزا پاراستناگەل یەپەکەی ڕەدەکداوە یەک تانکی تورکیا ئەم ئێوارە بەری 2 ساعت هێزا پاراستناگەل یەپەکەی ئەو تانکەکە ڕووخاندیە یعنی لە ئەفرینژی تۆپخانە کردووە مەبەست تورکیا ئێستا گەشتووە دەرەجاک ڕەنگێکژی هەستیریال گەل بووە سپاس دەکەم دۆتەگرم و لای بەڕست ئەگەر بچینە هەولێر لای کاک شوان زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا خوێندنەوەی بەڕێزت بۆ بردومانی هێزەکانی تورکیا بۆ سەر چای شنگال چییە و پێتان وایە کاریگەریەکی لەسەر ئایندەی ناوچەکە ئاوادانکردنەوەی ناوچەکە دەوێت بەڵێ سڵاوتان نێوێ سڵاو لە میوانە خۆشەویستەکان زۆر سپاس هەروەها بینێرانی خۆشەویست دەکەم شنگال هەمومان چاک دەزانین کە لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوودا کە تووشی گەورەترین تاوان هات حەق بە داعش بەرامبەر بە خەڵکی ئەو سنی لە ئەنجامیدا زیانێکێکجار زۆریان پێکرد
و زۆربەی شار و دێهاتەکانی ئەم سنوورەی داعش کە داگیری کرد و تەختیانی کرد زەرێکی یەکجار زۆر بە خەرچی شنگال کەتیاوە. شنگال برینێکی زۆر قوڵا پێویست بۆی دەکات کە هەموو جوود و ئیمکانێتێک بەگەر بخسرێت بۆ ئەوەی کە تاویزێک بۆ شنگالیەکان بکرێتەوە بۆ ئەو سنوورەی کە داعش وێرانی کرد و ئەو قوربانیانەی کە داشتین لەبەر چاو بژێ و پێویست بۆی دەکات کە هەردەم شنگال خەمی گەورەی هەموو لایەکمان بیتن تا بتوانین هاوکار بین لە جارێشتر بیناکردنەوەی ئەو سنوورە و لە داڵدەدانی خەڵکەکە وەرە پاراستنی خەڵکەش لەو سنوورەدا کە زەرەر و زیانێکی یەکجار زۆریان بەرکەوتووە. شنگال هەروەکو باسمان کرد کە بەو شێوەیە کە داعش ڕوبەڕوویان بۆیەوە و ئەو وەزعی کە ئێستا لە شنگالیش هاتوتە ئاراوە وەزعەکە تەئسیراتێکی ڕاستە خۆی کردوتە سەر ئاوادانکردنەوەی شنگال یعنی شنگال پێویستی بە بکرێتە ناوچەیەکی ئارام هیچ گرژی و ئاڵۆزیەک دروست نەبیتن و خەڵکی ئەو سنوورە ئەو دەڤەرە ئەو ناوچەیە بڕیان لە ئایندەی خۆیان بدەن و بە شێوێک دەیان و ئیدارەی خۆیان لەو سنوورەدا بکەن ئەو حەقێکی ڕەوای ئەو خەڵکەیە پێویستە هەموو لایەنە سیاسیەکان هەموو لایەک پابند من بەوەی کە ڕێز لە ئیرادی ئەو خەڵکێ بگیرێ و ناکرێش ینی شنگال بکرێتە نۆقتەیەک لەوێدا ینی ئەو خلافاتانی ئەقلیمی کە لە منطقەیەدا هەیە لەسەر حیسابی خەڵکەکە و ئەو سنوورەی یەکلایی بکرێتەوە و کارەسات و مەرگەسات بەسەر جارشت بەسەر شنگالدا بێتەوە. زۆر باشە. پێتان وایە ئەم ناکۆکیەکی ئێستا هەیە لە نێوان لایەنە کوردیەکان و ئەوەی ئەو تەداخولەی تورکیاش بەڕستان سەرۆکی لیژنەی ناوچە کوردستانەکان چ کاریگەرێکی لەسەر یەکلاکردنەوەی چارنووسی ئەو ناوچەیە دەبێت؟ طبعا کە شەرگا تووشی ئەو بارودۆخەی بووم کە داعشات هێرشی کرد و سوپاس ینی بۆ هەموو حیزبولانێک بۆ هەموو هێزێکی سیاسی بۆ هەموو پێشمەرگەک دەردەبڕین کە بە هەر ناوێک بیتن کە پارێزگاریان لە پاراستنی شنگال کردیە لە ئازادکردی کردووە جێگای دەستخۆشی خۆشحاڵیە. بەڵام وەکو باسم کرد ئێستا شنگال دەتوانێت خۆی ئیداری خۆی بکە و هێزی پێشمەرگەی کوردستان لەو سنوورەدا پارێزراوی ئەو ناوچانە دەکاتن پێویست بۆی دەکات هەمومان ئەومان لە بەرچاوبی و ئەو دەرفەتە نەدەینە دەست دەوڵەتانی ئەقلیمی کە بێن خلافاتەکانی خۆیان یاخود ململانەی دووەلی ئەقلیمی بێن لە منطقەی کوردستان و بەتایبەتی لە سنووری شنگال یەکلایی بکرێتەوە. جالێرەدا پێویست بۆی دەکە چەندین جار کە نیگەرانی حکومەتی تورکیاش نیشاندراوە چەندین شتیش دەکە لەو سنووراندا کە ڕوویداوە حکومەتی هەرێمی کوردستانیش و خەڵکی سنوورەکەش ئیدارەی و سنوورەش داوایان کردیە کە ئەو هێزانی کە لەوێ هاتوونەتەوە جێگیر کراون ئەو هێزانە ئەو سنوورانە بەجێ بهێدرێتن بۆ ئەوەی نقطەیەک یاخود شتێک نەخێتە دەست ئەو دەوڵەتی و بەتایبەتی تورکیا بۆ ئەوەی بەو شێوەیە بێتن زەفەر بە خەڵکی ئەو منطقە و بە پێشمەرگەی کوردستان بینیتن و لە خلالی بردمانکردنەکەی دیتمان چەندین پێشمەرگەی قارەمان شەهید بوون و چەندین برینداریشی لێکەوتەوە کە ئەوە جێگای داخا بۆ ئەوەی جارێشتر ئەو کردەوانەش دووبارە نەبێتەوە بۆ لە بەرچاوگرتنی بەژەونی باڵای خاک و نەتەوە و نیشتیمان پێویست بۆی دەکات کە هەموو لایەک پابند بین بەوەی کە چۆن ئەو شنگال دەپارێزرێ و ئەو ململانەیە کە لە منطقەشدا هەیە وەلاوە بندرێت و سنووری دەکرێت لە شوێنێ شتێتتر ئەو خەبات و قوربانیەدانە بدرێتن و هیچ تەئسیراتێکی ڕاستە خۆی لە شنگال نەبی بۆ ئەوەی هەدەم نەبێتە مەرامێک بۆ دەوڵەتانی تر کە بتوان بەو شێوە ڕەفتار لەگەر بکەن یاخود هەوری لەشکرکێشی و بۆردمانکردن و دەستێوەردانی دەرەکی لەو ناوچاندا ڕووداتن. بەڵێ سوپاس دەکەم کاکشۆن دواتر گرێمەوە لای بەڕێز دەگربچین لای مامۆستا ئیبراهیم لە لەندەن. مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. خوێندنەوەی بەڕێستان بۆ هێرشەکەی تورکیا چیە بۆ سەر شنگال و چای قەرەچوو لە خۆراوی کوردستان پێ وایە ئەم هێرشانە پەیامی تەنها بۆ پەکەکە تێدا یاخود هیچ پەیامێکی بۆ لایەنی تری تێدایە؟ بسم الله الرحمن الرحیم زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ ئەم بەرنامەیە بەڕاستی لە ئەوەی کە دەشخوێنرێتەوە لەوەی کە ئەمە بۆچی ڕووداوە هۆکارێکیەوە پەیامیی تێدایە بەڕاستی ئەمە باسێکی دوور و درێژە ئەڵبەتە پەیامی سەرەکی تورکیا برەتی بوو لەوەی بیسەلمێنمە پەکە گەر لە هەرکوێی ئەم دنیا بن لە هەرکوێی کوردستان و عێراقدا بن من ئەتوانم دەستی خۆم بگەرم بە ئێوە و ئەتوانم ئەو بسەلمێنم پێتان کە من دەستی من دەگا بە ئێوە بە هەمان شێوە پەیامێکیشدا بۆ پارتی دیموکراتی کوردستان کە ئەگەر بێت و ئێوە نەتوانن چارەسەری کێشەی پاکە بکەنە شنگال ئەوە من خۆم دێم بۆ شێوازە چارەسەری دەکەم و لەوە ئەچێ پرشی ئاگرەکەش بەری ئێوە بکەوە وەتانە کە
چەندی پێشمەگەلەوە شەهید بووە ئەڵبەتە ئەم پەیامانە هەروەها ئەوەش دەدەخورێتەوە کە بەڕاستی کێشەی پەکەکە لە ناو خاکی عێراقدا بەتایبەتی لە شنگالە بەشێکە لە چارەسەرکردنی کێشەیەکە لە سووریایە چونکە تەنها لە شنگال نەداوە لە خۆراوی کوردستانیشی داوە کێشەی سووریا کێشەی پەکەکە کێشەی خۆراوی کوردستان بۆ تورکیا بۆ ناوچەکە یەک کێشە دەیە بۆکو یەک کێش چارەسەری بکات چونکە ئێستا بەردەوام وەزیری خارجی سووریا و تورکیا و عێراق و ئەمانە هەمویان کۆ دەبنەوە بۆیە کەوا چۆن چارەسەری کێشەکانی سووریا بکەن لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ رووسیا بەردەوام دانوستاندان بۆ چارەسەری بکەن بۆیە پەیامی تێداوە بۆ هەموو لایەک هەر پەیامی بە جۆرێک بۆ پارتی دیموکراتی کوردستان بوتی ئەگەر بێت و ئێوە چارەسەری نەکەن خۆم دێم بۆ شێوازە چارەسەری دەکەن پشتی ئاگرەکەش بەرەوە دەکەوێت بۆ پەکەکە وتی لە هەر کوێیەکیە و کوردستانە بن لە شنگال بن من ناوێ جێگیر بن و قندێکی دۆم دروست بکرێت بۆ تورکیا بۆ ئەمریکا وتی من ئەگەر بێت و ئێوە هاوکارم نەبن لە لێدانی پەکەکە دەرکردی لە شنگال ئەو خۆم بۆ شێوازە دەیدەدەم بۆ رووسیا وتی ئەگەر بێت و ئێوە بێت و لە ناو سووریا کۆمەڵێک مساومم لەگەڵدا نەکەن ئەوە من لە ناو خاکی عێراقدا لە پەکە دەکەم بۆیە بە ئاراستەیەکی تر هەم بوعدی نێودەوڵەتی هەم بوعدی ئیقلیمی هەم بوعدی ناوخۆیی تدایە بۆیە لەم بابەت لەم بەم ئاراستەیەدا بڕوات چی لەدەخوێنێتەوە چی لێ پەیدا دەبێت ئەوە پەیدا دەبێت پارتی دیموکراتی کوردستان لەست ئەو کەس هاوسنوورە لەگەڵ پاکەوە شمەندێکە شنگاژە دەسەڵاتی ئەودایە یان پەکەی لەساردەدا ئەو منتیقەیەوە ڕوبەڕووی شەڕێک دەکەنەوە لەگەڵ پەکەکە بۆیە بەردەوامی بەم شەڕە دەدرێت تاوەکو چارەسەری ئەو کێشە دەکرێن ناو شنگالدا ئەلبەتە پاکەکە ڕاگەیاندووە و ڕاشی دەگەێنێت بەردەوام بەشین کە من لە ناو خاکی شنگالدا ناڕۆم چونکە مەترسی لەسەر شنگال هەیە و کاتێک من هاتووم شەڕی شنگالم کردووە لەوێ پارتی پاشەکشەی کردووە ئەلبەتە من ئێستا لێرەم دەمەوێت پارێزگای لەم خاکە بکەم و خەڵکی لەسەر ئەساسی ئەمە ماوەتەوە لە ناو شنگالدا ئەگەنا خەڵک متمانە بەهێزی پارتی دیموکراتی کوردستان لەوێ بۆیە ئەمە مبەرراتی پەکەکەی و مبەرراتی تورکیاش بۆ پەکەکە بۆ لێدانەکە ئەوەیەکەوە پەکەکە لە ناو خاکی شنگالدایە بۆیە من لێ دەدەم لە ئێسادا ئەگەر بێت و بڵێن چارەسەر چییە چۆن بگەنە چارەسەرێکی حەلێکی حەقیقی بۆ ئەم بابەتە لە دوو خاڵ دەرناچێت یاوەتانە پەکە بە گشتی چارەسەری کێشەی سیاسی خۆی لەگەڵ تورکیادا بکات و کۆتایی بهێنێ بۆ هەموو ناوکێ لەگەڵ تورکیادا هەیە ئەو کاتە پەکەکە لە هەرکوێ ئەم وڵاتانە بێت کێشە ناگە بۆ تورکیا ئەمە بەڕاستی ئەمە حەلێکی زۆر ینی زۆر ئەستەمە زۆر ناڕەحەتە لە ئێستا باسی وەرگێ کە پەکە لەگەڵ تورکیا ڕێبکەوێت حەلی دووەمەوەی ئایا پەکەکە لە ناو خاکی شنگالدا بڕۆ دەرەوە بۆی کەوا پاساو نەدرێ بەدەستەوە بۆ لەدانی لەلایەن تورکیادا و خەڵکی منتەقە نەبن بە قوربانی مەڵکاولی و کاولکاری زیاتر بۆ منتەقە نێتەوە ئەلبەتە ئەمەیان ڕێتە دەجێت لە دانوستاندا بگەنە ڕێکەوتنێک بەڵام ئایا ئەم ڕێکەوتنە وەکو لە پێشوو دیشە چەندە دانیشتنێکراوە ئەم ڕێکەوتن دەگاتە ئەنجام ئەلبەتە دەبێت لە پارتی دیموکراتی کوردستان و لە پەکە پرسیارکەی بۆچی ئەوە ناگەن ئەنجامێک بۆ یەکەوە منتەقی ڕوبەڕووی کێشە و شەڕ و نەهامەتی نەبێتەوە بۆچی پارتی دیموکراتی کوردستان ڕێگەچارێکی تری نیە بۆ پەکە بۆچی پاکەکە ڕێگەچارێتتر نادۆزێتەوە بۆی کەوا خەڵکی منتیقەکە نەبنە قوربانی ئەم ئاگرێک کە ئێستا تورکیا هەڵگیرسانی بۆ کردووە ئەلبەتە مەترسی شەڕی ناوخۆی کورد لێ دەبێتەوە چونکە ئەوەتا دەبینین هەردوو لای هێزی چەکداران هەیە هەردوو لاش پێشمەرگەن هەردوو لاش دایانەوە لە ناوچەکە بمێنەوە و لە بەرەنجامیشدا هەرێمی کوردستان و حکوومەت حەقی ئەوە هەیە لە بڵێکا کە من حکوومەتی هەرێمی کوردستانم من هێزم هەیە لەو منتیقەیە دەستان خۆش بێ هاتن چارەسەری کێشەکە هاتن بۆ بەرگریکردن لە خەڵکی شنگال بۆی کەوا شەڕ داعشتان کرد بەڵام مەسەک و کۆتایی هاتوو دەبێت بە شێوازێکی تر لێوە لێ ببن نای بە شێوازی چەکدار لێ بن بە شێوازی سیاسیکاری خۆتان بکەن بە شێوازی چەکدار بکشێنەوە بۆ قەندیل بکشێنەوە بۆ ڕۆژئاوا خۆی منتیقێکی زۆرتان بەدەستەوەیە لەبەرەوە کای کارکردنی پەکەکە وەکو حەلی عسکەری وەکو عسکەرتانێت لە ناو خاکی تورکی لە ناو شنگالدا دەکرێت چارەسەر بکرێت بە شێوازی گفتوگۆ لەگەڵیدا و حکوومەتی هەرێم کۆمەڵە چانسیان باتێ بۆ ئەوانش دەرچن لێ و خەڵک ڕوبەڕووی ئەم کێشەیە نەبێتە چونکە کێشەیەکی گەورەیە پەکەکە لە قەندیل هەیە لە شنگالیش هەیە لە خۆرئاواش هەیە واتە لە یەک خاڵانێ بتوانێت شەڕی لەگەڵا بکرێت و چارەسەری کێشەکانی بکرێت بەڵکو دەبێت تاکە حەل ئەوە بێت کە بە دانوستان چارەسەر بکرێت ئەگەر بە دانوستان چارەسەر نەکرا بەڕاستی کوردستان دەبێتم جێگەی ململانێ و یەکلاکردنەوەی کێشەکانی تورکیا و ئێران و رووسیا و ئەمریکا و عێراق و ئەم شانە ئەلبەتە خاکی عێراق ئێستا وەکو لە ڕووی قانونی و دەوڵەتیەوە سەروەدەکەی شکاوە و بە هەرێمی کوردستانیشەوە ئەوێ ئەو خاوەنی قسەی یەکەم و دووەم لێ بڵێ کاکە بۆ تورکیا وەکو دەوڵەتێک دێتە خاکی منەوە بردومانەکەی و هەروەها هیچ پرمیشنێکی ڕوخسەت لە وەرناگرێت
سوپاس دەکەین دواتر گەڕێنەوە لای بەڕێستان کا کۆشنگێک بگەڕێن و لا بەرز سەبارەت بە مەسەلەی ئەو هێرشانە کە بۆ سەر چێ شنگال و بۆ سەر خۆراوی کوردستانیش بەرداوامن بۆچی وڵاتانی دەرەوە هەڵوەی سێکێک لاکردوانێ بۆ ئەمریکا رووسیا قسەی دەکرێت قسەکە لەسەرەوەی پێچێ دوای شەڕی داعش دەستبەرداری کورد بن هەم لە عێراق و هەم لە سووریاش زانە ئەو دێم سەر ئەم پرسیارە بەس تۆزەکی حەزەکەم چەند خاڵهەیە دەبێ ڕوون بکەن بۆ مەسەلەی شنگال بتایبەت تورکیا بەرژەوەندیان تورکیا بەرژەوەندیان پارتی دیموکراتی کوردستان بەراخۆم بڵێم یعنی ئەو هەردوو بەرژەوەندی هەردوو هێز بەرژەوەندیان زۆر نێزیکن یەک بەرژەوەندین هەر بۆ شنگال و هەم بۆ ڕۆژاوای باشە بەڵام ئێستا بەرژەوەندی پەکەکە و بەرژەوەندی پەکەکە چیە لە شنگال ئێستا ئاڵێم بۆ تۆ پەکەکە ئەرکێکی خۆی نیشتیمانی ئەرکێکی خۆی ئەخلاقی کاتی پێویست بە هات پاراستنا خەڵکی شنگال کرد وتیجی شنگال دەرناچم تا شنگال ڕزگار نەبێ ji داعش بتەمامی کێشەی پەکەکە ئێستا نەکشانەوەی شنگال ئەی کێشەی چییە؟ تا لەگەل پارتی دیموکراتی کوردستان چەند خاڵن سەرەکی هەن اتفاق بکە خۆمان ئەو خاڵانە زیاتر ئاگادارن هەن ینی بەشک مەتالیبیا داوای پارتی دیموکراتی کوردستانە ئەو مەتالیبانە ئەگەر ئەشکەرە نییە لەسەر ڕاگەیاندن لێ وەک ئەڵێن لە بن مێز ینی شکلی وازەحانە یەکژی ئەو مەسەلانە کشانەوەی شنگال بەرامبەری ڕۆلێکی لە ڕۆژاوای کوردستان هەبێ بەرامبەری پێشمەرگەی ڕۆژداخلی ڕۆژاوای کوردستان ببێ ئەو هەردوو خاڵ حەزەکەم ئەو وازەح ببێ کاتی ئەڵێت پێشمەرگەی ڕۆژاوای کوردستان داخل ببێ مخابن تورکیاجی سەردانی هەولێرەکاری دوێ پێشمەرگەی ڕۆژاوای کوردستان داخل ببێ لای مەسەیرە سەرۆکی ئۆپۆسیۆنی سووری گدبن چەتری تورکیادەی هەر سەردانی هەولێرەکە ئەڵێ خۆمان تەکی دەکەن و داواکەن پێشمەرگەی ڕۆژاوا ببێ من حەزکم یەک وازحی بڵێم پارتی دیموکراتی کوردستان حەزەکە ئێستا پاراستنا بەرژەوەندیە خوند ڕۆژاوای کوردستان دەبکە حەزەکە ئەو بعدی کوردستانی و هەر جوغرافیژ بۆ ئەو ناوچەین خۆی ئەبینە موسەیتر باشە بەڵام بۆ قسەرسەرێ بۆ پارتی مەسەلەن پەکەکە پێڕابێ لە شنگال بێت و بەرژەوەندەکانی پارێزی بۆ پارتیش ڕەوانی مەسەلەن لە خۆراوی کوردستان ئیش بکات و کار لەسەر بەرژەوەندەکانی بکات باش ئەو پرسیارەکەی باشە خۆمان دژی نین نە پارتی دیموکراتی کوردستان و نە تا ئێستا ئەو هێزین گدنا و ڕۆژاوای کوردستان دەن و نێزیکی پارتینە لێ پرسیاریمە ئەوەیە ئێستا دوو فکری جودا هەنە دوو ڕۆیەی جودا هەنە فکرێک هەیە پاراستنە خاکەکە ڕێخستنێکی جواکی ئەەکە دووری ئەجندەی ئیقلیمیە بە هیچ شێوەی خۆمان ڕازی نابن ببن بەشێک ژە سیراعێکی تائفی سنی شیعی هەندری سووریدە خۆمان بە هیچ شێوەی ڕازی نابن ناوچەکانی کوردی ئەو ناوچەکان ببن جێی شەڕ و دناو یعنی تەیارەی ڕژێم لەسەرەوە بێ و ئۆپۆسیانە گناوی خۆتکە ئۆپۆسیۆنێکی عەسکەریە دەبن سیبەری داعش و غەیری داعش و زۆر تەیاراتی توندڕە و ینی بین ناوچین ڕۆژاوا بکن بۆ خۆ جێشەر بەرامبەری ئەو فکرە هێزێکی دی هەیە ئەو هێز خۆم بڵێم ئەیانە بەشێک ژە ئیتیلافە ئۆپۆسیۆنە ئەو ئۆپۆسیۆن دەبن چەتری تورکیایی کێشت ئەو ژی نییە ئەگەر ئۆپۆسیۆنێکی وەتەنی بە نیشتیمانی بە کێشت ئەو دنیە بەس ئۆپۆسیۆنێکی زهنیەتی عینی زهنیەتی ڕژێمە تعاملێک ئەکە بۆ تۆ ئەڵێ تۆ بەشێکەج ئۆپۆسیۆن مادام تو بەشێکەج ئۆپۆسیۆن ئەبە التیزام ئەکە سیاسی التیزامەکە عەسکەری ئەگەر من التیزام بکەم ئێستا سیاسی لەگەل ئۆپۆسیۆن ئیتیلاف یعنی ئەو کات ژە حەقی یعنی من حەزەکەم تاکید سەرەوە بکەم مافەکی طەبیعیە ئەو ئۆپۆسیۆن بڵێ هێزی چەکداری ئەو ئۆپۆسیۆنژی بێ ناوچەین کوردی ئەگەر هات ناوچەین کوردی ئەو کات من بۆ ڕژێم ئەڵێ فەرم و تەیارەی خۆبینە لە ئازمانی ناوچەیان کوردی قەسفکە
من بۆ جەبهەت النەسر زۆر هێزیندی باشە بەسکە کۆشنەوەی کە بەڕێز ئاگاداری سەر بە گفتوگۆکانی نێوان پارتی و پەکەکە لە شنگال ئەم هێرشەی تورکیا لە دەرەنجامی شکستی و گفتوگویانەیە کە لەناو پارتی و پەکەکە بوو لەسەر ئەم ڕێک نەکەوتون پەکەکە بکشێتەوە ناسانێ ینی کاتی یەکەم کاتیم بەحسی بەرژەوەندی ترکی و پارتی کرد پارتی لەگەل تورکیایە بۆ توانێت بە حەدێک بۆ پەکەکە دەینە بۆ توانێت بە دەستی خۆ زیاتر دناو ڕۆژاوادە ببە بۆ پاراستنی بەرژەوەندیەخوا هەر تورکیا ئەوەژی ینی بەرژەوەندیان لەگەل پارتی متتەفقە چون توانێت بن پێکەوە شەڕی تورکیا توانێت بە شەڕی دژمنی خۆی دەرەجە یەکەم پەکەکە بکە معادلەکە وازەحە پارتی یا تورکیاژی کاتی حەزەکە کۆنتترۆلی شنگال بکە ئێستا ئاواڵی قەندیلی دووەم یا قەندیل ینی تورکیا ئەڵێ گێرێلا توانن شنگال بکەن قەندیلی دووەم بۆ شەڕی تورکیا لکو و قەندیل لکوە یعنی گێرێلا چونژی شنگال وێ توانێ بن بڕۆی ناو داخلی تورکیا ببن گێرێلا لە منتیقەی قەندیل حرەکەی خواکل ناو تورکیا وازەحە غایەت یەکە ئەو منتیقەی حدودی ئەو ناوچەین حدودی بەرامبەری ڕۆژاوە پەکەکە گێرێلا لێ نەمینە هێزی پێشمەرگەی ڕۆژ بێن بەرامبەری ئەو سینۆر قاغەزێکی زەخت بە لەسەر هێزا پاراستناگەلیە پەکێ دوایی وردە چون توانێ بن داخلی عەرزی ڕۆژاوای کوردستان بکرد سوپاس دەکەم کاکۆشن دواتر دەین سەر هەڵوێسی وڵاتانی تر بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورتمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای کاک شوان لە هەولێر لەگەڵمان بێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات ڕامی 3 گیگابایتەوە میمۆری 32 گیگابایتەوە کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE کۆمپانیای بەیزا لە پێناو بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک شوان ئەگەر بگەڕێن و لای بەڕێستان پێشتر بەڕێستان باستان لەوە کرد کە پێویستە جگە لە هێزەکانی پێشمەرگە هێزی تر لە قەزای شنگال نەبێ بۆ ئەوەی کە سارنووسێم ناوچەیەک لا بکرێتەوە ئاوادان بکرێتەوە بەڵام ئێستا هێزی حزبی زۆرە مەسەلەن هێزی پارتیە ئیکێتی هەیە پەکەکە هەیە ینی ئایا ینی ئایندە ئەم ناوچانە تا ئەم هێزانە وەدەرنەندێن چی لێ چاوەڕوان دەکرێت بەڵێ من سەرەتا چەند قسەیەکم هەیە لەسەر قسەکانی هەردوو بەڕێز کە زۆر جار ئیتیهامی پارتی دموکراتی کوردستان دەکرێت کە پارتی لە شنگال پاشەکشێکی دیە
پاتی و حزبی تر یەکێتی نیشتیمانی کوردستان حزبی تر لە سنوورەکەیدا هەبووینە و هێزی پێشمەرگەی کوردستان هێزی پێشمەرگەی کوردستانە هێزی پاتی نییە کە لە منطقەیەکە تووشی شکستە شادبی. دوای ئێمە چاک دەزانین کە هاتنی داعش دوو دەوڵەتی گەورەی وەکو عێراق و سووریا بەرگیان نەگرت و لە خلای چەند سەعات شار و شارۆچکەکان لەگیرا و ئەو چەکە زەبەلاحەیان تەستیم بە داعش دەکرد. بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان بەو ئیمکانیەتە لاوازەیەکە هەیە بتوانی بەربەستێک بۆ داعش دابنێ و بتوانی حەدێکی بۆ دابنێ و شکۆی داعش هێزی پێشمەرگەی کوردستان کە توانی بیشتێنیتن. بۆیە هەر شتێک کە باز دەکرێت هێزی پێشمەرگەی کوردستان بەوە پێویست بۆی ناکە کە ئێمە جیاوازی بخرێن ناو ڕێزەکانی هێزی پێشمەرگەی کوردستان کە خوێنیان تێکەڵ دەبی لە پاراستنی خاچی کوردستان. دوای مەسەلەن کە ڕێزمان بۆی هەر هێزێکی سیاسی یاخود هەر ناوێک لە سنوورەکەی کە هاوکار بۆ لە پارێزگاریکردن لە داعش، بەڵام لەوانی میمەکەش تەواو بوو بیتن و ئێستا شنگال دەتوانی خەرکی شنگال و پێشمەرگەی کوردستان دەتوانی بیپارێزی لە هەر مەترسی و هەڕێشەیەکی کە بیانوێت بۆ سەر شنگال و منطقەیدا بیکەن. دوای من پرسیارت دەکەم تا بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان جەنابی سەرۆک بارزانی کە فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەی کوردستانە کە بڕیار نەدا شنگال ئازاد بکرێ بۆ ئەو هێزانە نەچون شنگال ئازاد بکەن. ئێستاش چەندین کۆمەڵگای گەورەی سنوورەکەیە کە کۆمەڵ کوژی خوشک و برا ئێزیەکانی تێدا ئەنجامدرا تا ئێستاکە لەژێر دەسەڵات داعشن بۆ بڕیار نادرێت بچن ئەو شوێنانە ئازاد بکەن. جالێرەدا مەبەستێکی سیاسی لەو مۆزوعیدا هەیە بوونی هێزی چەکداری لە دەرەوەی هێزی پێشمەرگەی کوردستان و لە جێی شیشی نیزامی مەترسیەک دروست دەکەن لە منطقەی لەوانەیە پشێوی ئاڵۆزیەک دروست بکاتن کە لە بەرژەوەندی هیچ لایەکماندانەبی بە تایبەتی خەرکی شنگالی بریندار. جالێرەدا وا پێویست دەکە کە تۆ دەورێکت کە هەبوو لە پاراستنی ئەو شوێنانە یاخود کە شەهیدی شت بەخشی جێگای خۆشحاڵی و سوپاسە، بەڵام کە ئەوڕۆ زوروفی منطقەکە زوروفە دووەلیەکە ئەوە دەخوازێت کە تۆ لەوێن دەرەکە شوێنەکەت بەجێبێری زۆر تەبیعی بەرژەوەندی باڵای نیشتیمان و نەتەوە خاکە لە بەرچاو دابیتن. بۆیە کە ئەگە هەر مەترسێک هاتە سەر ئەو سنوورانە جێگای خۆشحاڵی هەر کەسێک بێ پارێزگاری و هاوکارمان بیتن. ئێمە وەکو هەرێمی کوردستان پشتیوانی چەندە وڵاتی دەرەوەشمان هەیە لە پشتیوانی لە کێشەکەمان دەکەن کە حەقێکی ڕەوای هەموو خەڵکەکە ومە دەستخۆشیان لە دەکەن، بەڵام کە ئەوڕۆ پێویست بۆی دەکا کە سیراع ململانەکان وەلاوە بنێن حەق وایە ئەو هێزانەی کە چەکدارن لەو سنووراندا نەمێنێن بۆ ئەوەی دەرفەت بە هیچ کەسێک نەدا ئەو کردوانەی کە لە دوو شەوی ڕابردوو کە ڕوویدا جارێشتر لەو سنوورەدا دووبارە نەبێتەوە و شنگال خەریک بوو وردە خەڵکەی بەرەو ئاوداکردنەوە گەڕانەوە دەگەڕانەوە کەچی بەداخەوە کە ئەو وەزعە ڕوودەدا ئەو خەڵکە ناتوانانی جارێشتر بۆ شوێنانە بگەرێتەوە. دەبێت ئێمە مەترسیمان هەبیتێ لە داهاتووشدا بۆ گۆڕین دیمۆگرافیای سنوورەکەش ئەگەر بێت و ئەو زروفەی کە ئێستا لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و هەرێمەکەدایە نەی قۆزینەوە لەوانەیە لە بەرژەوەندی ئێمە تەواو نابیتن. جا پێویست بۆی دەکا کە هەرچی زووە ئەو خلافانە وەلاوە بندرێن و ئەو عینادی کە دروستیش دەبیتن کە بۆ ئەوەی کە لەو شوێنانە بە هەمان شێوە بمێنێنەوە دەکرێت بۆ بەرژەوەندی باڵای نەتەوە و نیشتیمان بۆ خوێنی شەهیدان ئەوانیان لە بەرچاوبی بتوانن لەو شوێنانەدا بستنە دەرەوە و دەرفەت بە هیچ دەوڵەتێک دەدێتن بە تایبەتی کە تورکیا بیوێ بەو شێوەیە بەرامبەر بە سنوورەکە ڕەفتار دەربڕێتن. زۆر باشە. بەس سەبارەت بەوەی کە پارتی دموکراتی کوردستان تۆمەتبار دەکرێت کە بەرژەوەندی هاوبەشی لەگەڵ تورکیا و ئەم هێرشانە بۆیە بۆ گەمارۆدانی خۆراوی کوردستانە، هیچ شتێکی وایە کە ئەمە هەوڵێک بێ بۆ گەمارۆدانی خۆراوی کوردستان وە بۆ ناردنەوەی ئەو پێشمەرگانی کە بەهێزی ڕۆژ ناستێنێراون؟ بەنسبەت بەڕێز سەرۆک بارزانی هەموو جوهدێکی سەرف کرد بۆ ئەوەی ناوماڵی کورد لە سووریا لە ڕۆژئاوا کە یەک بخرێت بەیەکەوە هاوکار بن بەشدار بن بەیەکەوە بۆ پاراستن و بەڕێوەبردننی ڕۆژئاوای کوردستان و چەندین دانیشتنیش کە ئەنجامدا لە حیزبلانە سیاسیەکان کە کۆبنەوە لە هەرێم هەموو پشتیوانیەکی بەڕێز سەرۆک بارزانی دەربڕیوە بۆ ئەوەی کە ئەوان لە ناو خۆیان کۆکتەبا بن بەبێ ئەوەی هەرێمی کوردستان یاخود بەبێ ئەوەی کە ئیتیهابی پارتی دەکرێت تەداخل لە ئیش و کارەکانی هەر بەشێک لە بەشەکانی کوردستان بکە بە پێچەوانەوە، بەڵام هاوکار دەبیتن هەر کاتێک پێویست بکە بە هەر شێوەی ویتن ئەگەر ئەوان یەک بن کۆک بن تەوا بن ئەوە سەرۆک بارزانی هەموو ڕوبەڕووی خۆیان هەموو تحملی هەموو شتێکی کرد کە هاوکاربی بۆ ئەوەی لەدابینکردنی هەر پێداویستێک هەر پشتیوانیەک ئامادەیەکی خۆشی نیشان داوە. بەڵام لێرەدا کە باس بە علاقاتی پارتی و تورکیا دەکرێت ئەوەش دەتوانم برێم ئیتیهامێکە لەبەرەوەی علاقاتی هەرێمی کوردستان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی تورکیا هەیە. ئێمە خۆمان چاک دەزانین کە قەیرانێکی
گەورە ڕوبەرومان بۆتەوە کە بیزانیە هەرێمی کوردستان بڕاوە زۆزی خۆمان لەگەر عێراق دەزانین کە مادەی 130 جێبەجێ نەکراوە کۆمەڵێک کێشە بە هەڵپێسێدراوی ماونەتە نەناوە هەرێمی کوردستان و عێراق تاکە منفەز دەبۆ هەرێمی کوردستان ئەوە بۆ کە لە ڕێگەی تورکیا بتوانین نفتی خۆمان هاوردەکەین بفرۆشین یعنی علاقاتی تورکیا و حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەساسی بەرژەوەدی هاوبەشی نێوان ئەو هەرێم و دەوڵەتی تورکیا نەوەکو پارتی دموکراتی کوردستان لەگەر حکوومەتی تورکیا بیتن زۆر جار ئەوی تیامە بەو شێوەیە کە باسی لێوە دەکەن ئەوە وەکو باسم کرد سپاس دەکەم دواتر دەگەرم لای بەڕز و کاتی زیاتر پێدەم شوان مامۆستا ئیبراهیم ئەگەر بگرێم لای بەڕز سەبارەت بە مەسەلەی ئەو هێرشەی تورکیا هیچ پەیوەندێکی بە گۆڕانکاریەکانی ناوچەکە و قۆناغی دوای داعشەوە هەیە؟ بێگومان ئەو هێرشەی تورکیا هەر لە خۆ نەبووە بەڵکو پەیوەندی بۆ گۆڕانکاری چاوەڕوانکراوانەوەیە کە لە ناوچەکە خەریکە کۆتایی دێ خەریکە کۆتایی بەوە دێ کە چارەسەری کێشەی ئەسەد بکرێت خەریکە کۆتایی بەوە دێ کە کێشەی داعش کۆتایی پێ بهێنرێت دوای ئەم کێشانە بەڕاستی تورکیا نایەوێ هێزێکی کوردی لە خۆرئاوا هەبێت تورکیا نایەوێ پەکە لە شنگال بێت تورکیا نایەوێ هێزێکە بێت کە خەتەر بێت لەسەری وەکو هێزی قەندیل نەوچان ناوچانە بۆیە دەوێت ئەمانە هەمووی گرێدا بۆ چارەسەرکردنی سووریاوە قەزەی سووریا ئێستا بۆ ئەمریکا و بۆ رووسیا گرنگە کە چارەسەری کێشەکە بکەن ئەمریکا دەیە بۆ شێوازە کە خۆی دەوێت رووسیا دەیە بۆ شێوازە کە خۆی دەیەوێت بەڵام هیچ کام لەمانە کێشەی پەکەکان بەلاوە گرنگ نییە کێشە پەکە بۆ تورکیا گرنگە وەکو سێم هێز ناوچەکە و لەگەڵ وڵاتای یەکگرتووەکانی ئەمریکا لە رووسیا دەدانوسانە چۆن ئەم کێشە چارەسەر بکەن ئەم کێشەی ئەوە نایانن چارەسەرکەن چونکە بە هەردوو لایەنەوە بە رووسیا کە ناڕزایی دەربڕی و بەرامبەر بە هێرشەکەی تورکیا بۆ خۆراوە بۆ سەرشنگال و هەروەها ئەمریکاش قەلەقێکی قوڵی نیشان داوە بۆی کەەوە ئەم هێرشەی تورکیا بەرەنجامی خراپی لێ بکەوێتەوە بۆیە هەردووکیان هاوکارن لەوەیکەوە خۆرئاوای کوردستان لەوێ ئەو کیانان هەبێت و بۆ شێوازە مامەڵە بکەن کە ئەوان دایانێنێ بۆ هیچ کامان گرنگ نییە پکەکە لەوێ نەمێنێ بەڵام بۆ تورکیا گرنگە کە ئەو لەوێ نەمێنێ بۆیە کە لەم گۆڕانکارانە کە دێتە پێشەوە لە چەند مانگی داهاتوودا شەژمانگی داهاتوو لە حەومانگی داهاتوو لە پێنجمانگی داهاتوو کە دەوی گۆڕانکارەکان دێنە بوون و کۆتایی بم کێشانە دێت تورکیا دەیەوێت کێشەی کوردش وەکو کێشەی سووریا کێشەی ئەسەدەوە بەسێتەوە نایەوێت ئەو هێزە لەو منتیقەیە بێت بۆ استراتیژیەتی تورکیا ئەوەیە ئەم هێزە چارەسەر بکرێت و نەمێنێت چونکە ئەو ڕازی نابێت بەوەی کە کێشەی ئەسەد چارەسەر بکرێت و کورد لەوێ خاوەنی کیانێک بێ کورد لە خۆراوە خاوەنی کیانێک بێ بۆیە باشترین چارەسەرەوەی ئێستا لێرە کێشەکە تەزیم تەسعیدکە بەرز کاتەوە کێشەکە قوڵ کاتەوە بۆیکەوە ئەوانش لەگەڵ کێ چارەسەرکردنی کێشەی ئەسەدا لەگەڵ چارەسەرکردنی کێشەی سووریا و داعش لە منتیقەکەدا کێشەی پەکە چارەسەر بکرێت و کۆتایی بۆ کیانە بێنێت کە لە خۆرئاوا هەیە یان نەبێتە مەترسی بۆ سەر خاکی تورکیا. بەڵێ زۆر باش ئەگەر بە کورتی وەڵامی و پرسیارەشمان دێت تۆ دواتر دەگرێمەوە لای بەڕێزت پێ دوایە تورکیا بژاردەی تری نییە بۆ چارەسەرکردنی کێشەی شنگال و خۆراوی کوردستان گفتوگۆکردن بەوەی کە ڕۆڵ بە عەبدوڵڵا ئۆجەلان بدات؟ پێم وایە تورکیا لە کێشەی ئاشتی بۆتەوە نایە پرۆسی ئاشتی بۆ شێوازە بێت کە خۆی نایەوێت دەبێت بۆ شێوازە بێت کە خۆی دەیەوێت کێشەی عەبدوڵڵا ئۆجەلان کە ئێستا لە زینداندایە ناتوانن چارەسەری کێشەکەیان بکە ئەگەر بێت کێشەی چارەسەری کێشەی پەکەکە بکات دەبێت لە کۆی گشتیا چارەسەریکە لە ناو تورکیا چارەسەریکە مافی کورد بۆ شێوازە بدات کە خۆی دەیەوێت نەک بۆ شێوازە بێت کە تورکیا بۆ شێوازە بێت کە کورد دەیەوێت لە منتیقەکەدا چونکە پەکەکە درێژکراوەی تورکیایە زیاتر لەسەر ئەساسی تورکیا هێرشەکانی خۆیەکە شەڕەکە داخوازەکانی خۆیەکە متاڵبی هەیە و لەوێ دەیەوێت مافەکانی زیاتر بەدەست بێنێت بەڵام لە هەمان کاتە درێژکراوەتەوە لە سووریا لە عێراق و لە ئێران و دابەش و بەسەر ئەم منتیقاندا و کە هێزی کاریگەرە و هێزی ئیقلیمیەکانش بەکاری دێن و هێزە نەودەوڵەتەکانش بەکاری دێن بۆ مەرامە سیاسیەکانی خۆیان خاکی سووریادا هێزی کە پشتگیرێکی تەواوی ئەمریکا وەردەگرێ بریتی لە هێزەکانی یەپەکە. بەڵێ سوپاس دەکەم کاکۆشان کاتمان کەمەوە سەبارەت بە ئەوەی کە ئەمریکا و رووسیا زۆر نیگەران نەبوون لەم هێرشانە ینی ناڕزای تونیان نەبوو ئەوەیە کە دوای داعش پشت لە کورد بکەن بە تایبەتی لە سووریا زانێ ئەمریکا تورکیا دەبت یەک سیاسەتی هەیە زۆر متەمەکنە ئەو سیاسەتی خۆدە بەردەوام ژ محوەرێک ئەڕۆی محوەرێکی دی کاتی یەکجێ محوەر ئەڕۆی محوەری دی بەردەوام مەلەفەکژی دەستدە هەیە مەسەلەن لەگەر رووسیا جارێکەم دژی رووسیا بوو دوای ئەو مەسلەی فڕۆکەی رووسیا کەوت تێکریان تێکچوو یەکسەر مەلەفی ئابووری اقتصادی بکارانی بەرامبەری تورکیا
بەرامبەری رووسیا هیچ کێشەی تێ نیبوو ئۆروپا بگشتی ئۆروپاژی سەیریەکن بەردەوام مەلەفێ پەرامبەران و کەسی ئەڕۆین ئاڵێ ئەگەر قسە بکن دەرگا بۆ پەرامبەران ئەکەم بەرا بە هەزاران بێ یعنی هەموو تقریبا سعودیە وا قەتەر وە سیاسەتی وازەحە بەرامبەری رووسیا و ئەمریکاژی تورکیا زانێت چوون استیفادەش فرسەتی مناسب بکەش بۆ وا مەلەفا بکاربینە بەس تشتی مهم هەیە بۆ بیرم نەڕوە ئەو میێوانەکەت بەحس کرد و تیژ بۆ مەسەلەی پارتی دیموکراتی کوردستان و مووقفی بەرامبەری ڕۆژاوای کوردستان حەزە کردایمە مالی کوردی یەک بکە کاتی خۆم ئەڵێم بەرژەوەندیên پارتی دیموکراتی کوردستان هەلە ئەو بەرژەوەندی نەش فەرا خۆمان قسەکە بەرا فەرمۆ بۆ من بەس جوابی ئەمە بدە بیانی چون مالی کوردی بڕێک بکن ئەگەر بەردەوام دەرگەهێ معبەری سێماڵکاگەن ناو ڕۆژاواد و باشوور دەی بۆ مەسالین مزایداتی سیاسی و بۆ زەخت سەر ڕۆژاوا کاتی حەز بکە ئەکرێتەوە کازی حەز بکە قوپاتەکە دوام حەزەکە بۆم بڵێ بۆ چی پەرلەمانی کوردستان کاتی کانتۆنی ڕۆژاوای کوردستان دروست بوو هەموو فراکسیۆنێن پەرلەمانی کوردستان هەموو ئەرێکردن ئلە پارتی دیموکراتی کوردستان بەرا بۆم بڵێ بۆچی ئێستا بۆ شنگال یەک هەلوێستی نەسەرۆکی هەریم تا ئێستا فەرمی دەرچووە و نەسەرۆکی حکوومەت دەرچووە ئاموهمتر بۆ ئەوەژی بۆم بڵێ تازە دۆنی بووە مووقفی بۆ شنگال هەر فراکسیۆ یەکێتی گۆڕان کۆمەڵە بزوتنەوەی ئیسلامی هەموو پێکەوە یەک بەیان تەندیدی هێرشی تورکیا کردووە بۆچی تا ئێستا پارتی دیموکرات ناتوانێت بۆمە بکە تورکیا تەدەخلی جەرابلس گرت منتیقەی جەرابلس هەموو هێزەکانی کوردستانی دیسوتی خۆمان دژی ئەو تەدەخلن لە پارتی دیموکراتی کوردستان مەسەلە وازەحە بەرژەوەندی بەرچاو سەبارەت پێشبین دەکەیت کە تورکیا ئۆپەراسیۆنی زەمینی هەم بۆ شنگال هەم بۆ سەر خۆراک و ئەنجام دەد شکانی زانێ ئەو زەحمەتە من یەکش بۆ تۆ بڵێم ئێستا تۆپەکە لە مەلعەبی ئەمریکا و هێزی پەیمانین چون ئێستا مەلعەبی ئێستا هەر یەپەکە و هەر پێشمەرگەژی ڕۆلێکی گەورەی هێزی سووریا دیموکرات شەڕی داعش دەهەیە ئەگەر تورکیا ئێستا بەردەوامی ئەو هێرشکردن بکەر سەر ڕۆژاوە یەکسەر هێزی سووریا دیموکرات بۆ ئەمریکا ئەڵێ تازە خۆمان سەیری شەڕی خۆ لە حملەی ڕقە بەردەوام بکن یان نا معادلاک تازە هەیە بۆ وا یەک ڕێگال پێشی ئەمریکا هەیە منتیقەی حەزری تایاران بۆ فێدرالیەی باکوور بکە ئەگەر نەکە بێگومان ئەمریکا ئەو کات خەسارەتێکی گەورە ئەبینە بەرامبەری هێزێکی دیژیتی ڕۆڵ سپاس دەکەم کاک هۆشنگ سپاس بۆ بەڕێستان کاک شوان ئەگەر بگەڕێمە لای بەڕێستان سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە تاکو ئێستا سەرۆکایەت تێرەی حکوومەت بەیاننامەی فەرمیان نەبووە لەسەر پرسەوە کارەکەی چییە؟ خۆی ئیدانەی وەزعەکە کراوە و ئیدانەی وەزعەکە کراوە بەڕاستی کە کاتی خۆشی چەندین جار ینی زەختیان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە ئەگەر بێت و ئەو قووەتەی چەکداری کە بەناوی پاکەکە لەسەر شنگال ببینێت لەوانەیە قبولیان نەبیتن و چەندین جارش داوا کراوە کە بە شێوەیەکی ئاشتیانە بتوانن ئەو هێزە ئەو مەترسیانە وەلاوە بنێن لەو مانتیقەیدا پاشەکشە بکەن و سنوورەکە جێ بێنن بۆ خەڵکی سنوورەکە بەڵام بەداخەوە نەیانکرد کە ئەوەی کە ڕووشیدا کارەساتێکی گەورە بوو کە دیتمان چەندین پێشمەری قارەمان جانی خۆیان کردە قوربانی هەڵەیەکی بۆ دوماکردنی حکوومەتی تورکیا کە بەناڕەوا بردوبانی ئەو سنوورەی کرد و خۆشم ئەگەر سەیریش بکەیت هەر دوێنێ ڕاستەخۆ ئیدانەی توندی ئەو بردومانم کردووە کە حکوومەتی تورکیا کردی بەڵام لەگەرەوەشدا ناکرێت دەرفەت بە تورکیا بدرێت لەلایەن پەکەکەوە کە ئەو ساحەیە یاخود ئەو ناوچەیە بۆ خۆیان بەکاری بێنێن و ببێتە ئەوەی کە شوێنێکی نائارامی لە سنوورەیدا کە زەرەری مندی سەرەکی خەڵکی ئەو سنوورەی دەبێتن وەزۆ کە باز لەوەش دەکرێت هەر بەڕێز سەرۆک بارزانی بوو کە داوای لە پەرلەمان کرد هەڕیاری بۆ دەکەین بۆ هێناردنی هێز بۆ کۆبانێکە بۆ کۆبانی سقوتنەکە کە دیتمان خوێنی پێشمەگەی باشوور لەگە خوێنی پێشمەگەی ڕۆژئاوا بەیەکەوە تێکەڵ بوون و کە تواندا کۆبانەی بپارێزرێ و ڕزگار ئازاد بکرێ و هێزەکەش بە سەلامەتیش بگەڕێنەوە شوێنەکەی تەسلیمی سنووری ناوچەکە بکرێ و ئێمە لە پەرلەمانی کوردستان بڕیارمان هەیە بەبێ هیچ جیاوازیەک دوور لە مزایداتی سیاسی حزب لایەنە سیاسەکان ڕێزم بۆیان کە باز دەوەی دەکەن ئێمە پشتیوانی لە هەر بڕیارێکی ڕۆژئاوا دەگرین بە هەر ناوێک بێتین ئێمە پشتیوانیان لێ دەکەین بڕیارەکە بەوجودە لە پەرلەمانی کوردستان کە پارتی دیموکراتی کوردستانیش لە پێشەوەی زۆربەی لایەنە سیاسیەکان بۆەوە نەوەک وا بیر بکرێتەوە کە پارتی لەگەردا نەبیتن و کەوەش ئیتیهامەکە بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان دەکرێتن جا لێرەدا
هەوڵ و مەبەستی ئێمە ئەوەیە کە بۆ ئەوەی کە ناوچەکە بپارێزرێ دەکرێ ئەو زروفە لە بەرچاو بگرین سیراعەکانی دەوڵەتی ئەقلیمی نییە لە منطقەی خۆمانداەوە بکەین دوای تۆ چۆن حەقێک بە خۆت دەدەی کە خەلکی خۆت خەلکی لایەنە سیاسیەکانی ڕۆژئاوا مەنعیان دەکەی بگەڕێنەوە چۆن حەق بە خۆت دەدەی کە لە سنوورێک بی کە سنووری خۆت نییە لەوێ بتوانی بەهێزی چەکدا لە منطقەیدا ببینی و کێشە بۆ سنووری دروست بکەیت. سوپاس دەکەم ئەگە دواتر دەرفەتە بوو دەگەرم وڵای بەرزستان. مامۆستا ئیبراهیم سەبارەت بە مەسەلەی رووسیا و ئەمریکا و مامەڵەیان لەگەڵ ئەم هێرشان ئایا مامەڵەیەکی لاواز نییە لەگەڵ ئەم هێرشانە جۆرێک لە ڕەزامەندی نییە بۆ مێرشانە دوای داعش پشت لە کورد کە بەتایبەتی لە سووریا کە ئێستا وەکو هێزێک پشتیان پێدەبەستن بۆ ڕوبەڕبوونەوەی داعش؟ کاک حەکیمی بەڕێز حەزەکەمە بزانێ خەڵکی پێشمەرگەی کورد شەهید دەکرێ و رووسیا و ئەمریکا ئیدانە دەکەن یعنی شەکان لە ئیدانە زیاتر بەو لاوە نییە یعنی سێرکە هاوپەیمانی سەرەکی گەورەترین هێزی جیهانی بۆ سووریا بریتێ لە رووسیا یەکێک لەو هێزانەی کە کاریگەریەکی تەواو وجودێکی تەواوی هەیە لە ناو سووریا بۆ مانەوەی ئەسەد ئەمریکا تۆ موشکبارانی سووریای کرد ئەسەدی کرد تەنها کارێک کە رووسیا کرد ئیدانەکردن بووە ئیشی ئەمانە یعنی لە ئیدارەکردن تێپەر ناکە ئەنی بۆ رووسیا بۆ ئەمریکا کورد ئەوەندە گرنگە کە بە کوشتیان بدا کورد ئەوەندە گرنگە بووی کە استراتیژی خۆی پێ تەطبیقکان نەک استراتیژی کورد بەدی بێنێت بۆیە لە هەموو حاڵە کاتێکدا لە هەموو حاڵێکدا بێ ئەو مەدرسە لە بەرچاو بگیرێ کە دوای نەمانی داعش دوای نەمانی ئەسەد کورد دیسانەوە بکرێ بە قوربانی لە سووریا کێشەی کورد بە بۆلا بنرێ بەڕاستی ئەمانە هێزانێکن ئەوەندەی مەسلحەت و بەرژەوەندی استراتیژی خۆیانەیە ئەوەندە بەرژەوەندی و مەسلحەتی ناوچەکە و خەڵکو و نەتەوەکانی ناوچەکان نییە ئێستا رووسیا ناڕزای دەرەبڕێ ئیدانە هێرشەکانی تورکیا کە بۆ سەر پەکەکە بە هەمان شێوە ئیدانەی هێرشەکانی ئەمریکا کرد بۆ سەر سووریا هیچی لە مەسەلەکە نەگۆڕیوە ینی هیچی لە بابەتەکە نەگۆڕیوە ناتوە کۆمەڵێک ئیجراعات بکا لەگەڵەوە بگرە بەدەرەوەش یعنی تورکیا علاقاتی لەگەڵ رووسیا گەیاندە ئاستێکی زۆر ترسناک بەڵام دیسانەوە علاقاتەکەی باش کردەوە لەگەڵێ بە هەمان شێوە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاش نایە بۆ تۆبارانکردنی بۆ موشکبارانکردنی پەکەکە لەگەڵ تورکیا علاقای استراتیژی ساڵ 1940 هەتاوەکو ئێستا بەردەوامە بپسرێنێت و بێتە ئەو قۆناغێکەوە کە پشت لە تورکیا بکا بۆ کورد پشت لە تورکیا بکا بۆ ئەوەی کەوا چەند پێشمەرگەیەک شەهید بووە ئەلبەتە خوێنی پێشمەرگەیەک ینی گرانە بەهایەکی گرانی هەیە بەڵام لە لای وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە لای رووسیا ئەو بەهای نییە لە ئاسەر ئاسی نێوداوڵەتی و ئەوان بەها بۆ خوێنین چەندەها ملیۆن خەڵک دانانە نەچ بەها بۆەوەی کەوا تۆبارانە کراوە نەکراوە و خۆر ئاوا کورد لەوێ بتوانێت لەسەر پێی خۆی بۆ سێ ساڵ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا پشتگیریەکی تەواوی کوردەکانە دەخۆراوە بەڵام کە ئەسەر نامێ مەعادەلاتەکان دەگۆڕێت ئایا پشت لە تورکیاکە بۆ کورد نەخێر بە هیچ شێوازێک شتیوان نادێت علاقەتە شتیوانە بێ هێزێکی بچوو واجب ینی بۆ لە تەناوەی کۆ دەست لە هێزی گەورە يعني شيء أما وانا بك هذا الجوري وتركيا لما تحكي كاريجري هي سنور لقل أوروبا هي دول ميزي ناتويا يعني كاريجري لتصير أسي همو سياستنا وشي خبراتنا وراس وعزي من أبويك وأنا أخويا زور باشا ما وصل بله أي چارس دوا پرسر من سبارت با چارس سر بو أم دوخا بو أويك دوخي شنگال زیاتر آوازن بأي ركوتنا للیوان پارتیو پاکەکە بۆی کە تورکیاش تەداخلی زیاتر نەکات؟ باشترین حل ئەوەیە ئەگەر گوێ لێمە تۆ کاک حەکیم بەڵێ باشترین حل ئەوەیە تورکیا واز لە موشکبارانکردنی خاکی کوردستان بهێنێ پێویستەکە پەکەکە و پارتی بکەونە ڕێکەوتنێک پاکەکە منتیقەی شنگال چۆڵ بکە بۆی کەوا بیان و نەدا بەدەست تورکیاوە بۆی کاولکاری لە منتیقەکە ڕوو بدات پارتیش نەرمێنە بەرامبەر بەکە و بەرامبەر بە داخوازی بەکرد لە سیاسیان لە منتیقە شنگالە کار بکە ئەو هێزانەیشان بچن دەرەوە شنگالەوە بۆی کەوا خەڵکی منتیقە هەرێمی کوردستان شەڕی تووشی شەڕی براکوشێکی تر نەبنەوە ئەلبەتە هەرێمی کوردستان پەکەکە لە کاتی خۆیان هاتووە کاریگەرێکی باشی هەبووە لە شەڕی داعشدا و توانیوێتی ئەو منتیقەیە لە کۆمەڵە مەترسی داعش بپارێزێت بەڵام لە ئێستاژە دەبێت اعتیباری بۆ بکرێت هێزێکە شەڕی کردووە هێزێکە لەو منتیقا وجودی هەیە کوردە ناکرێت تۆ بێ شەڕ بکەین من مەترسیەکی گەورەم هەیە ئەم لێدانی تورکیا بۆ منتیقەی شنگال و خۆراوی کوردستان سەرەتای دروستکردنی شەڕێکی کورد بە کورد بێ هەرچەندە لە ئەمانە هەموو بەڕاتم بۆ یکوات بێت سبەی پارکی نوکاتی کوردستان بەکەدەدا ئەو تۆ هۆکاری لە شنگالە بەڵێ زۆر سپاس دەکەین کاکشوان نی خولەکیش بۆ جەنابەت چارەسەر چییە بۆ دۆخی ئێستای شنگال زۆر بە کورتی بێ سپاس دەکەم
چارەسەر ئەوەیە کە ئەو هێزەی کە هێزە چەکدارەیە کە لە شنگالن لەوێ بگەڕنە شوێنەکانی خۆیان و ئەو ناوچەیە بەجێ بهێنن بۆ خەرچی سنوورەکە و بۆ ئەوەی هیچ دەرفەتێک نەهێردێتەوە بۆ دەوڵەتی تورکیا کە بێ تەداخلی عسکەری یاخود بۆمبابارانکردنی ئەو سنووری بکاتن و زەرر و زیانێکی لە هەرێمی کوردستان و لە سنوورەکە بداتن پێویست بۆی دەکات ئەوەی لەبەرچاو بگیری و بتوانین کە بە هەموو لایەکمان هاوکار بین بۆ ئەوەی کە شنگال جارێشکە جیانی بۆ بگەڕێتەوە و ئاوادان بکرێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ میوانە بەرەزەکانم، سپاسیش بۆ بینەرانی بڕە، سپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.